مارۆسۆنی هیوایەک بۆ ژیان ناونیشانی ڕاکردنێکی 3 کیلۆمەتری بوو لە شاری هەولێر. ڕێکخراوی ئەربیل مارۆسۆن هەڵسا بە ئەنجامدانی هەرچەندە نزیکەی 1000 کەس لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو ناویان تۆمار کردبوو، بەڵام نزیکەی 500 هاوڵاتی بەشداری کرد لەسەر ڕێگای کەرکووک بۆ نێو نەخۆشخانەی نانەکەلی. ئامانجی ڕاکردنەکەش کۆکردنەوەی یارمەتی بوو بۆ توشبوانی نەخۆشی شێرپەنجە. ئێمە ئەوڕۆ وەکو ڕێکخراوی ئەربیل مەرەتۆن بۆ وەرزش و ئاشتی بە هەماهەنگی لەگەر خەستەخانەی نانەکەلی و هەروەها سنتەری ڕزگاری بۆ چارەسەری نەخۆشانی شێرپەنجە هەڵساین بە ئەنجامدانی ڕاکردنێکی 3 کیلۆمەتر لە شاری هەولێر بە مەبەستی دەربڕینی پاڵپشتی بۆ نەخۆشانی شێرپەنجە و هەروەها کۆکردنەوەی کۆمەک بۆ نەخۆشانی شێرپەنجەی نانەکەلی. ئێمە یەکەمین ڕێکخراوین لەسەر ئاستی هەموو عێراقکە توانیمان وەرزش وەکو ئامڕازێک بەکاربێنین بۆ ئەوەی بۆ کاری مرۆیی و کاری خێرخوازی. بەشداربوانی ڕاکردنەکە دڵخۆش بوون بە بەشداریکردنیان، چونکە جگە لە وەرزش پێیان وایە کارێکی مرۆییش ئەنجام دەدەن بە هاوکاریکردنی توشبوانی نەخۆشی شێرپەنجە. حس وەکو ناویم ڕێیان سەلاحەدین عالی خەڵکی بۆ ژێر رێزا خۆتی مشیاز بێ مەرەسۆنێ 30 کیلومتری سەرکەفتی یەکێ دەستخۆ ببینم سپاسیەکە تایبەت بۆ سەرکێ بۆ ژێروانیا زەخ کۆک بژارمنی بیکا پاڵ پشتیمە بۆ بێشیان بێ مەرەسۆنی و هەر مەرەسۆنەکە. دوای تەواوبوونی ڕاکردنەکە لە ئاهەنگێک خەڵات بەسەر خاوەنی پلەکانی پێشەوە دابەشکرا لە کوڕان ڕێیان سەلاحەدین پلەی یەکەمی بەدەستێنا بە تەواوکردنی ماوەکە بە 10 خولەک و 24 چرکە. ڕێبین مەحموودیش بە هەمان کات پلەی دووەم و هەژار عوسمانیش پلەی سێیەم. لە ئاستی کچان زارا دارە بە 17 خولەک و 27 چرکە ماوەکەی بڕی و پلەی یەکەمی بەدەستێنا. پلەی دووەمیش بۆ مەیسا حەجات بوو، پلەی سێمیش بۆ ئیمان حەیدەر. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.